بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کاناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترینە. سلام دوستان خوبم. سڵاو هاوڕێیانی عزیز، حاڵتان چۆنە؟ هیوادارم باش بن. لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی لەگەڵتانم، وانەی دەیەمی فێربوونی زمانی فارسی بە یەک خول. لەوانەکانی ڕابردووە گەشتینە ئێرە بەشی کار، واتە کارکردن، جۆرەکانی کار و پیشە. پێشەوە بچمە سەر وانەی نوێ، وەکو بیرخستنەوە یەک تکای برتان نەچێت، وانەکانی پێشووتر بخوێنن و چەناڵەکەش چەناڵی مەمەد سەلاح سەبسکرایب بکەن بۆ ئەوەی نوێترین وانەکان و کتێبەکانتان بەدەست بکات. بینە سەر وانەیەکی نوێ، کارێ یەک. کار واتە کار، ئیش یەک واتە یەک. بەشی یەکەمی ئەڵێ چی؟ دوست دارید چه شغلی داشته باشید؟ دوست دارید چه شغلی داشته باشید؟ واتە حەزەکەن چی ئیشێکتان هەبێت؟ بە فارسی بازاریاڵێن دوست داری چه کار کنی؟ دوست داری چه شغلی داشته باشی؟ ناڵێن دوست دارید، ئەڵێ دوست داری. ناڵێ داشته باشید، دەکە ناڵێ داشته باشی. باشە؟ لە خوارەوە نووسێتی چی؟ دوست داری چه کاره بشی؟ حەزەکەی ببی بە چ کارە، چی ئیشێک بکەی؟ لە وەڵامدا نمونەیەکی داوەڵێ چی؟ دوست دارم پرستار بشم. دوست دارم پرستار بشم واتە حەزەکەم چی؟ ببمە پەرستار. لە خوارەوە وێنەی چەند ئیش و کار و شتێکی داوە، چەند ئیشێک. خەیاط، خەیاط واتە بەرگ دوور. نقاش ساختمان، نقاش ساختمان واتە ئەو کەسەی کە ڕەنگی بیناکە. پەرستار، پەرستار واتە پەرستیار. دواتر وێنێکی داوە تەکسی، نووسێتی چی؟ راننده تاکسی، راننده تاکسی. یاخود ئۆتۆبوس واتە شۆفێری تەکسی، یاخود ئۆتۆبوس واتە پاس. وێنەیەکی تر ئارایشگار، ئارایشگار واتە دەلاک، سەرتاش. دواتر بازیگەر، بازیگەر واتە ڕۆڵگەر یاخود ئەکتەر. دواتر کارێگار، کارێگار واتە کرێکار. نانوا، نانوا یاخود بە بازاریاڵێن نونڤایی، نونڤا واتە نانەوە. گولفروش، گۆلفروش واتە گوڵفرۆش. سەرکەن گۆل بە واتای گوڵێت، گێل بە واتای قوڕێت. باشە؟ ئاگادار بن شێوازی نووسینەکانی یەکشتە، بەڵام لە کاتی قسەکردنە ئەگۆڕێت. باشە؟ بێنە سەر پەڕەی 36، بەشی دووەمی. بەشی کار ئەڵێ چی؟ پرستار از بیماران پرستاری میکند واتە پەرستیار پەرستاری نەخۆشەکانەکەت. نقاش دیوارها را رنگ میکند، وێنەکێش دیوارەکان ڕەنگەکات. آرایشگر در آرایشگاه‌ها کار میکند. دەلاک یاخود سەرتاش
لە سەرتاشخانەکانە ئیشەکات. هەڵبەت ئارایشگەر بۆ ساڵۆنیش بەکارێت. ئارایشگاه بەواتای ساڵۆنی ئافرەتان و پیاوانیش هەیە. نانوا در نانوایی نان میپزد. بە بازاڕی ناڵێن نانوا ئەڵێن نونوا در نونوایی نان میپزد. باشە؟ ئەواتە نانەوا لە نانەواخانە نان دروستەکات. گل فروش در گل فروشی گل میفروشد. گوڵفرۆش لە گوڵفرۆشیە گوڵ ئەفرۆشێت. شەشەمیش ئەڵێکی رانندگی میکند. واتە شۆفێر شۆفێریەکات. ئەمە چەند ئیشێک بوو لەگەڵ ڕوونکردنەوە سەبارەت بە ئیشەکان. لینە سەر بەشی سێهەم چەند کورتە پرسیارێکی یاوە بۆ ناڵێکی ڕەزا و ئەمیر قسەکەن. ئەڵێ کجا کار میکنی؟ ڕەزاڵێکی کجا کار میکنی؟ لەکوێ ئیشەکەی؟ تۆ کاتێک کە کەسێک پرسیار لە کەسێکەکەی توێ بزانی ئیشی چێڵی کجا کار میکنی؟ یا ئەڵێ چ کار میکنی؟ واتە چی ئیشەکەی؟ کجا کار میکنی؟ لەکوێ ئیشەکەی؟ یا ئەڵێ کارت چییە؟ ئیشت چییە؟ باشە؟ ئەمیر ئەڵێ چی؟ تو کارخونه کار میکنم. تو کارخونه کار میکنم. واتە لە کارگەیە ئیشەکە. ڕەزاڵێ چی؟ چند ساعت در روز کار میکنی؟ چند ساعت در روز کار میکنی؟ چند کاتژمێر لە ڕۆژێکە ئیشەکەی؟ ئەمیر ئەڵێ چی؟ کارم تمام وقته. کارم تمام وقته. 8 ساعت در روز کار میکنم. واتە ئیشەکەی من هەموو کاتەکەی یاخود فول تایمە واخت. واتە کاتم پڕە بە کاملی ئیشەکەم. 8 ساعت در روز کار میکنم. واتە 8 کاتژمێر لە ڕۆژەکە ئیشەکەم. ڕێزا ئەڵێ چی؟ حقوقت چەندە؟ حقوقت چەندە؟ واتە موچەکە چەندێکە؟ باشە؟ دواتر ئەڵێ چی ئەمیر؟ ماهی 2 میلیۆن تومان. ماهی 2 میلیۆن تومان. باشە؟ واتە مانگی 2 میلیۆن تومان موچەکەیەتی پارەکەیەتی. زیبا ئەپرسێ کجا مشغول به کاری؟ کجا مشغول بکاری؟ کجا مشغول بکاری؟ واتە لەکوێ خەریکی ئیشی؟ ئەکرەم ئەڵێ چی؟ بیکارم. واتە بێ ئیشم. ئەکرەم برای ئەکبەر بێکار. هەردووکیان بێ ئیشن. باشە. دواتر ئەڵێ چی؟ سامان ئەڵێ چی؟ کجا کار میکنید؟ کجا کار میکنید؟ واتە لەکوێ ئیشەکەن؟ لەکوێ ئیشەکەی؟ باشە؟ کە بە شێوازی بازاڕیانە هەڵبیڵێ هەر ئەڵێ چی؟ کجا کار میکنی؟ ناڵێ کجا کار میکنید ئەڵێ چی؟ کجا کار میکنی؟ یوش ئەڵێ چی؟ بەهرام ئەڵێ چی؟ من 60 سالمه و بازنشسته شدم. من 60 ساڵمە و خانەنشین بووم. باشە؟ ئەو شێوازی پرسیارکردن و وەڵامدانەوانە لەبەرکەن بۆ کاتی پرسیارکردن لە کەسێک پێویستان پێیە بێت. دێتە سەر ڕاهێنانەکان کە ئاسانە. ئەڵێ ناوی هەر ئیشێک بنووسە، وێنەکانی پێداون، من هیچ ناڵێم، خۆتان شیکاری بکەن. زۆر ئاسانە. باشە؟ دواتر ئەڵێت کدام جمله درست و کدام جمله نادرست است. واتە کامە ڕستە ڕاستە و کامە ڕستە ڕاست نییە. ئەڵێ چی دواتر؟ جمله‌های نادرست را درست کنید. واتە ڕستە ناڕاستەکان ڕاست بکەنەوە. باشە؟ ئەمەش خۆتان شیکارەکەن کە یەکەم دانەی نووسیوێتی چی؟ بیکار کسی است
که خوب کار میکند واتە بێ ئیش کەسێکە کە باش ئیشەکەت. ڕاستە؟ بێگومان نە. کەواتە بچی ئەگەین بەچی بیکار کسی است که شغل ندارد، که کار نمی کند. تکایە ئەوانەشی کار بکەن، زۆر گرنگە بۆ ڕاهێنانی خۆتان و فێربوونتان. دواتر ئەڵێکی با واژه‌های داده شده جمله بسازید. ئەموشانە لە ڕستەدا بەکارەهێنیت. حقوق، بازنشسته، بازیگر، نیمه وقت، سرباز. نیمه وقتم بۆ ڕوونکەمەوە لەوێ وتی تەمام وەقت واتە فول تایم، واتە 8 ساعت ئیشەکەم. نیمە وەقت واتە کەمتر لە 8 ساعت لە ڕۆژێکە. ئەمەش خۆت شتێکە نووسی سەبارەت بەوەی کە لە مناڵەیە حەزت ئەکرد ببی بە چی و بۆچی. کێشە نییە بە غەڵەتیش بینووسن، تەنها هەڵبەن شتی کورت بنووسن. ئەگەریش دڵنیا نەبوون لێ ئەتوانن لە کۆمنتە بینووسن و هاوکاریتانەکەین و بۆتان ڕاستەکەینەوە. تا ئێرە بەسە. بەشی دووەمی کار لە وانەی داهاتوای خوێنی. بیرتان نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن، لایک بکەن و پرسیارەکان و شیکاری ڕاهێنانەکان لە کۆمنتە بۆ ئێمە دابنێن.